ئێمە یەک داواکاریمان هەیە یعنی کولفەیەک نییە لەسەر حکوومەتی کردنی فەرمانبەری گرێبەس بە هەمیشەی یعنی هیچی کولفەیەک نییە بکەتە سەر حکوومەتی تەنها فەرمانبەری هەمیشەیە بکرێتە فەرمانبەری گرێبەسە بکرێتە هەمیشەی ئەمە فەرمانبەری گرێبەس هیچ ئەوەکمان نییە مەسەلەن مافی امتیازاتێکمان نییە وەکو دەرماڵی خێرزان دەرماڵی مندار دەرماڵی شادا تەنیا موچەیەکە وەری دەگریتن و سەرمانگان لە ئێستاشدا بە دوو مانگ جارێکیش موچۆکەی وەرناگری بەڕاستی ئێمەی فەرمانبەرانی گرێبەس کۆمەڵێک فەرمانبەرانی گرێبەس بە گوێرەی دواداتای کە وەزارەتی دارایی هەڵسایە بە کۆکردنەوەی زانیاری دەربارەی فەرمانبەرانی گرێبەس پێش گرێبەس و دوای بوون بە هەمیشەیی فەرقێکی زۆر دەکاتن و وە فۆرمەکان سەرجەمیان تەواو بووە. ئێمە چەندین جار دانیشتنمان کردی لەگەر پەرلەمان لەگەر ئەنجومەنی وەزیران لەگەر وەزارەتی دارایی بە هەمیشەیکردنی فەرمانبەری گرێبەس بارگرانی لەسەر حکوومەت دروست ناکە بگرە ڕەنگە پارێک لە بۆ حکوومەت بگڕێتەوە ئەم پارەی دەتوانی فەرمانبەری تر پێدامەزرێنێ بە گرێبەس یعنی ئەمە دەکرێت ئەمە هەڵێکە بۆ حکوومەت یعنی ئێمە دابمەزرێنێ ئەو پارەی منێت و فەرمانبەری تر دابمەزرێنێت هەزاران خەلیجی هەیە پەیمانگە هەیە ئێستا خۆمان لە فەرمانبەری گرێبەس شەهادەیە بەڵام کاری پاکردنەوە دەکات ئاساییە خزمەت بە ژینگە دەکات بەڵام باموچەکەمان تەواو بێ باموچەکەمان باش بێ بە موچەیەکە پێمان ئەدرێ پێی بژین میشەی حکوومەت پێشتر کە ئێمە دانیشتین ئاخ کۆتاجار داوای داتایەکرا لە وەزارەتی دارایی کە داتایەکی ورد کە ئێمە دامەزرانی ئێمە بزانین پارە چەندە کە ئێستا کۆتا داتا وەزارەتی دارایی دامەزرانی فەرمانبەری گرێبەس بارگرانی لەسەر حکوومەت دروست ناکە پارێکی چاچ بۆ حکوومەت ئەگەڕێتەوە. وەکو فەرمانبەرانی گرێبەست ئێمە لە شارەوانی و هەموو بەڕێوەبەرایەتیەکان داوای بە هەمیشەیی بوون دەکەین. من بە خۆم 4 ساڵ خزمەتم هەیە فەرمانبەر هەیە 11 ساڵەیەتی فەرمانبەر هەیە 9 ساڵەیەتی چەندین ساڵە خزمەت دەکەن عەق خۆشیان بە مافی خۆیان دەزانن کەوا بکرێن بە هەمیشەیی ئەوە چەندین جاریشە گردبوونەوە دەکرێت لە هەموو شار و شارۆچکەکان لە کوردستان بەڵام تاکو ئێستا بە ئامانجی خۆیان نەگەیشتونە بۆیە داوا لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و پەرلەمان و هەموو کار بەدەستان دەکەین ئەوانەی کەوا دەتوانن فەرمانبەرانی گرێبەس بکەن بە هەمیشەیی